ڕەحمەتی خوای گەورە لە هەموو لایەک بێ خۆشحاڵم بەدیداری بەڕێزان بەدیداری خۆشەویست ماوەسا پێم وابێ دەنگەکەی خراپە تاوکارانم دەنگەکەی چاک دەکەن دەگەڕێنەوە لای بۆی گفتوگۆکەمان بە باشی بگا بە بینەران منیش گوێم لێوێ بەڕاستی گوێم لێی نەبوو دەنگی دەیبڕی هاوکاران سەرخاڵی چاکردنی دەنگی مامۆسان بەڕێزان زانیاری تازە بە بزانین چی هەیە لە سەرچاوە جیاوازەکانەوە سوپای پازاران دەڵێ وەکو دەڵێ مەوجە یان بەشی چلویەک لە پرۆسەی وعدی سادق 4 کە ناویان ناوە ئەوە دەڵێ ئەم بەیانیە با بڵێن ئامانجێکی زۆر دیاریکراوی پێکاوە ئەوەش بۆ زیندوو هێشتنەوەی وەکو خۆیان ناوێن ناوە شەهید محەممەد باقری و هەموو شەهیدانی دیکەی ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزە کە شەید باقرییان ناوناوە بە ڕەمز و هێمای پرۆسەکان لەسەر قودس ینی دەڵێ لە وەڵامی کوشتنی ئەودا ئامانجێکی زۆر سەخت و دیاریکراومان پێکاوە ئامانجێکی زۆر باشمان پێکاوە بە قەولی سوپای پاسداران لە بەرامبەر کوشتنی محەممەد باقریە سەوتەکەی مامۆسا باش بوو؟ ئەوکارانم هەر سەرخاڵن سەوتەکەی باش دەکەن ها ئارتێس یەکێکە لە ڕۆژنامە بەناوبانگەکان سەرچاوە هەواڵێک گرنگەکان دەڵێ 6 موشک لە سەرەتای ئەم جەنگەوە توانیویانە بگەن بە ئامانجەکانیان لە تەلەڤیڤ ینی لەم ماوە زۆرەیە 6 موشک توانیویانە بگەن بە تەلەڤیڤ و ئامانجی خۆیان بپێکن. سوپای ئیسرائیل دەڵێ لە لوبنان ئەو وێنانی دەبینن لوبنانە دەڵێ لە لوبنان پرۆسەکانمان زیاد دەکەین پرۆسە سەربازیەکانمان زیاد دەکەین لە لوبنان و سوپای لوبنانیش دەڵێ ئەگەر حەزبوڵڵا ڕانەوەستێ ئەوە ئێمە خۆمان ئیتر ناچارین دەست بە پرۆسەکانمان بکەین پرۆسانی کە لە پێشتریشدا داوایان لێکراوە کە چەک ڕادستی دەوڵەت بکەن چەک ڕادستی حکوومەت بکەن. ئێران وەکو پێشترا ماژەمان پێکرد ئێران وەجبەی چلوویەکی بە بڵێن ئاراستەی ناوچەکە کرد ئەنی نەزان بە وەجبە ناوی ببەن بە ڕەشقە ناوی ببین ژمارێک موشکی دیکەی ئاراستەی ناوچەکە کردووە لە ئامانجە دیاریکراوەکانی خۆیان لە ناوچەکە بە تەواوی و دەڵێ ئەمە گورزی چلوویەکە ئەمە گورزی چلوویەکە لە وعدی سادق ئەوەی کە خۆیان ناوە بەڵێنی ڕاستگۆ لە سەرەتایم جەنگەوە کە هەموو ئامانجەکانیان لە ژێرناوی ئەمەدا وعدە سادق ئاراستە دەکەن. بەڕێزان سەوتی مامۆسا ئێستا ئامادەیە زۆر بەڕێز مامۆسا عەبدولستار مەجید ببوورە بۆی گرفتی سەوتەوە ڕامان گرتی سوپاس دەکەم سوپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان هەڵبەت هەر دەمەوێت لە سەرەتایەوە ئاماژە بۆ بکەم بەشێک لەو قسانەی کە دەیکێت لە چوارچێوی بەرنامەکەدا وەکو ڕای کەسی بەڕێزت وەری دەگرین بەڕێزت پۆستێکی حزبی دێ لە نێو کۆمەڵی دادگەریدا بەڵام بۆی ئینسان حۆرتر بتوانێت قسە بکە ڕای خۆی بڵێ بۆ چوونی خۆی بڵێ وەکو ڕای کەسی بەڕێزت وەری دەگرین. مامۆسا پێت وایە ئەمریکا و ئیسرائیل ئامانجیان لەم جەنگە چییە؟ لە ناوبردننی نیزامەکەیە یان چی دیکەیە تا کوێ دەڕۆن لەگەڵی؟ بە ناوی خوای بەخشندە میهرەبان سەلام لە هەموو لایەک بێ خۆشحاڵم بە دیداری هەموو لایەکتان دووبارە سەلامەت یاخوا وەڵام پرۆژە و استراتیژەتی ئەمریکا و
هەوارەی زایانویش لە تەنها پەیوەندی بە پێشتر ینی ئەگەر هەموو ئەفغانستان و پێشووتر مەسەلەن شەڕیان بە وڵاتانی کە فرۆشتووە لەم سەردەمەدا ئەوە شەڕ بە فەنزوێلا فرۆشرا مەسەلەن ئەوە یەخەی کوبای گرتووە ئەوە ئەم پێم وایە ئەم استراتیژەتەی ئەمریکا ئەوەیە یەکەم دەیەوێ بەڕاستی هیچ هێزێک نەبێ و هیچ وڵاتێک نەبێ لەسەر ڕووی ئەم زەویە بە ئەمریکا بڵێن نا و بە قسەی ئەمریکا نەکا و بە زۆری لە زۆرەکان ینی تەسلیمی ئەمریکا نەبێ ئەمریکاش لەگەڵ هەر وڵاتەی و بۆ هەر ناوچەی زۆرێک لە استراتیژێت و بەرنامەی خۆی هەیە بۆ نمونە بۆ هەندێک وڵات ینی بەرنامەکە و پرۆژەکەی ئابووریە بۆ هەندێک وڵات ئەمنیەتە بۆ هەندێک وڵاتی دی سەروەریە هەر بەسە وڵاتەکەیدا سیادەی بەسە وڵاتەکەیدا مەسەڵەن بۆ سووریا ڕوویدا لە ماوەی ڕابردووە ئێمە هەموو لاشپێی نیگەران بووین بۆ بارودۆخی کە بەسەر ڕۆژ ئاوا هات بەداخەوە ئەویش زۆر دووبار بە شکست خواردووی کردنی مەسەلەن ڕۆژ ئاوا وە خیانەتکردن لە کورد هەڵوێستەکانی ڕادەگرم سەڵتەکەت باش نییە هاوکارانم بۆی بە باشی دەنگەکە چاک بکەن چونکە ئەمە دەرفەتێکی گرنگە دەرفەت بۆی مەڕەقسانەوە گفتوگۆ بکەین حەز ناکەم سەڵتەکەوە تەقاتۆی تیاابێ بسرانی تیاابێ هاوکارانم سەڵتەکە بە باشی چاک بکەن و دەگەڕێینەوە بەڕێزان شوێ گوێردەگرین تاوکارانم دەنگەکە چاکەکەن وەگەڕێنەوە بەلات.